ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕێبێت بەسەر کۆچی دوایی شێخ محەممەدی خاڵ زانا و نووسەر و لێکۆڵەری گەورەی کوردە. نووسەر و لێکۆڵەرێکی کورد بووە لە ساڵی 1904 لە شاری سلێمانی لە گەڕەکی گۆیژە لەدایک بووە. بنەماڵی شێخ محەممەدی خاڵ لە بنەماڵە دیرینەکانی بابانەکان و لە ساڵی 1970کانەوە لە قەڵاچۆلەنەوە گۆسیۆنەتەوە بۆ سلێمانی چەندین بەرهەمی بڵاو کردوتەوە. فەرهەنگی خاڵ تەفسیری خاڵ لە بەناوبانگترین کارەکانی. شێخ محەممەدی خاڵ لە ساڵی 1940 یەکەم وتاری بەناونیشانی خۆشەویستی نیشتیمان لە گۆڤاری گەلاوێژدا بڵاو کردوتەوە و هەوڵی داوە خۆشەویستی نیشتیمان و ئاینی ئیسلام ئاوێتەی یەکتری بکات. مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە 15 تەموزی ساڵی 1970 لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی کردووە و لە گردی سەیوان بە خاک سپێردراوە.